نام ڕێبوار تا عەبدوڕەحمانە ناسران بە ڕێبوار سیتەچی لێرە ئیشیمە بەس کە وەرە لە تەمەنی منداڵیوە ناو ئیشی دەما هەتا ئێستا ئیشیمە بەس کە وەرە فێرە سەوس لاسە گۆڕینە و یعنی هەر بابەتێک پەیوەندی بە کەوەری بی ئەمە ئیشی لێ دەکەین. لێرە سیتۆگرایینە سیتۆگراین لۆچێ لۆیە کە مەسەن ئەوەڵ فەرلێک ئیشکردنی برند و نوێ دەبی کە تەبق بۆ جێی خۆی نابی هەواڵیدا لۆ سافبوون و چێش و زوویشکردن و ئەوانە هەموو عیلاقی بۆ بابەتەیە سیتۆگراینەوە. ئەوە ڕەندەکردنە ڕەندەکردن کەواتە ینی کەوەر خواردبوون کەوەر خواردبوون بە چ خوارە بیتر بە گەرمکردن دەبینی جاینێک دەتەقی سۆن دەکە شتەکە ڕادێت هەیە یان پانکە ئیش ناکە بەزیش خراپ تێ دەکەی کاسکە دەستێ کەوەرەکە خوارد دەبی کە خوارد دەبی بینی بەو جیازەی چایکن ڕاز دەکاتەوە عەدلەکە هەمووی وەکی یەک. کەوەر بەعام وردەی تێدایە هەر شتێکیش وردە بوو بڕێکیش ئازەبی چکە هەموو کەسێک نابێ ئیشی لێ بکە هەیە وەستایە و ئیش لێ دەکا و بەخوای ئیشەکە شتێک دەیە لە کابرای ئی خۆمان تەقی بوو بەخۆی ئاڵەت زۆر نەوە شتی دەیە ئێستاوە دەنجی پسنی هەیە گوزل پیم ئەجا هەیەکە بە شێوازشە زیاتریش بەنزین وەلەیەکە بەزنەکە خراپە زۆر. لەخوای بەزادبی ئەمە لێرە چەند کەسێکین برامە کوڕمە محتاجی دەست کەس نینە ڕۆژانە لێرە ڕزقەش خۆمە پیا دەکەین هیوادارین ئەو خەڵکی کە دێتەکردمەش کە ئیشی لێ دەکەین بەدڵی بیشیمە ڕای لێبی ئیشیمەش لەخوای بەزادبی سەتا سەتە و بێ مشکلەیە.